لەگەڵ مەراسیمی ڕۆژی بەخشینە لەبەر ئەوەی ئەتوانین بەم ڕۆژە بە خەڵک بڵین کە ئێمە چەند دەست و دڵمان باشە، چەند ئەتوانین ببەخشین و هەروەها نمەکردنی یەکتر بۆ ئێمە لە ناو خۆمانە شتێکی تازە نییە، هەر لە کۆنەوە ئێمە ئەو دابوونەریتەمان هەیە و وەکو ئەڵێن هەرکەس نمەکی هەرکەس بکە قەت زەرەری پێ ناگەیەنێ، ئەمە دروشمی ئێمەیە و پێمان خۆشەکە ئەم شتە بەردەوام بێت. ڕۆژی بەخشین ئەوسا کە خەڵک ماسوودۆی زۆروە دارێکمان بووە پێیان تە داری قەڵاتێ هەموو کەسێ ماسەکەی خۆی بردەسە بنی دارەکەی قەڵاتێ لە بنی دارەکەی قەڵاتەیە تەوزیع کراوە لە گشتی ئەو کەسە کە نەیبووە زیاتر یانداوسێ ئەو کەسیشە بوویە گۆڕی یەسۆ لەبەرەوە بوویەوە تەوەڕک بۆ هەردوولا وەکو نمەکی یەکیشمان کردێ کە نمەکی یەکمان کرد ئیتر هیچ نامێنێلەوە کە تۆ نمەکی یەک کرد ێژێ من نمەکی فڵان کەسم کردێ ئیسا خوانەی بڕێ ئەوسا هەر ماسەکە بووە سە خوانەی بڕێ هەموو شتێ زۆرە ناوساجی یاپراق بریانی برنج شلە و فاسۆلیا هەموو شتێ زۆرە شکر ئاوا ئەوسا کردیانە سەرەتا بە خێراتتان ئەەکەم ئەمڕۆ ڕۆژی بەخشینە لە هاوار کە ئەمە ڕۆژێکی کولتوریە، ڕۆژێکی فۆلکلۆریە، ڕۆژێکی کۆمەڵایەتیە، ڕۆژێکی زۆر پیرۆزە بەڕاستی لای ئێمە کە ساڵانە یادی ئەم ڕۆژەکەینەوە کە لەم ڕۆژەیە سرجەم ئەو کەسانی بەشداری لە مەراسیمەکەیەکەن ئەوانەی بەشدارەکەن لە بەشداریەکەن لە بەخشینەکەیە بە هەمویانەوە ناوساجی هێنن زیاتر ماستە ئێمە شتەکەمان ڕەمزەکەمان ماستە لەبەر ئەوەی ماست سپیە بێلەکەیە ئەبێ دڵی ئێمە شۆک و ئەو ماستەوا بێت لەبەر ئەوە ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بەلامانەوە جاران لە کۆنا خەڵک بەروبووم و ماست و ئەمانە هەمووی خۆی بووە کردێتی بەڵام لەوانەیە لەم ڕۆژە بەشێکی زۆری خەڵکی شیرەکە بێنێ خۆی دروستیکە یا لەوانەیە ماسەکە بکڕێ بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ڕۆژەکەمان پیرۆزەکەین و یادەکەینەوە لەم کاتەیە خەڵکێکی زۆر بەشداری لەم مەراسیمەکەن وەشتێکی کولتوری خۆمانەوە پێمان خۆشە ساڵانە بەردەوام بین لەم یادەیە.